تاقیکەرەوەی 300 گران. بیربکەرەوە هەموو سەری مانگێک پارەی ئیشەکەت وەردەگریت. ئیشەکەشت تاقیکردنەوەی 300 گران بێ. لەسەرتە تەنها لەسەر سیستەمەکان پاڵکەویت و بنوویت. تاقەکاری تۆ ئەمەیە. ئەم کارەش ڕۆژانە لە 10 بەیانیەوە تا 6 ئێوارەیە و موچەکەشی 1000 یۆرۆیە لە مانگێکدا. تامکردنی شیرینی شتێکی خۆشە هەموو ڕۆژێک خەبەرت بێتەوە و بەرە ئەو کارە بڕۆیت کە حەزت لێیە و بە تایبەتی کارەکەت تەنها تامکردنی سەدەها شیرینی تام جیاواز و ڕەنگ و بۆنی جیاواز بێت. تاقیکەرەوەی یاری World of Warcraft. ئەم کارە تەنها یاریکردنە. یاریکردن بە یاری World of Warcraft بۆ ماوەی 4 سەعات لە ڕۆژێکدا. تاکە کێشە ئەوەیە کە داواکارەکان بۆ ئەوەی دەست بەکار بیت ئەوەیە کە قورسن. بە جۆرێک پێویستە لە یەک کاتژمێردا 100 پارچەی ئاڵتون بەدەست بهێنیت و لە ماوەی 2 هەفتەدا لەت ببێ بە 80. تاقیکردنەوەی یاری ئاویەکان. ئەم کارە خەونی هەزاران کەسە. تاکەشت پێویستە بیکەیت ئەوەیە یاری ئاویەکان تاقی بکەیتەوە و بە هەموو جیهاندا بگەڕێیت. پێویستە خودی خۆت یاریەکان تاقی بکەیتەوە و لە خێرایی و ڕێژەی ئاو و بەرزیان بکۆڵیتەوە. مانگانە چەندین وڵات بگەڕێیت. فۆتۆگرافەری نەخشەکانی گوگڵ. ئەم کارە تەنها لێخوڕینی پاسکیلێکە بەناو جادە و ڕێگاوبانەکانی شارەکاندا. ئەو پاسکیلە چەندین کامێرای پێوەیە کە وێنەی ناوچەکان دەگرێت و بەهۆی GPS-ەوە ڕاستەوخۆ دەبەسترێتەوە بە ئینتەرنێت و نەخشەکانی گوگڵ. پاسەوانی کۆشکی پاکینگهام لە لەندەن. ئەم کارە ناسناوی قورسترین کاری پێبەخشراوە لەلایەن سەربازانی بەریتانیاوە. پێویستە بۆ چەندین کاتژمێر بە پێوە بوەستیت و نەجوڵیت و ناژبێت پێ بکەنیت کاتێک کەسێک یاریت پێ ئەکات یاخود پێت ڕائەبوێرێت یاخود ڕەسمەکە لەگەڵدا دەگرێت. پاکەرەوەی مەجاری کارێکی زۆر قورس و پیسە کە پێویستە بەدەستی خۆت زێرابەکان پاک بکەیتەوە و بچیتە ناو زێرابەکان کە 7 پێپۆڵن. سەرڕایبۆنی پیس و ناخۆش و ئەو هەموو نەخۆشیەش بۆ موچەی ماگانەشت تەنها $100 دەبێت. دۆزەرەوەی مێشولەی بەرازیلی. ئەو زانایانەی لە بواری دۆزینەوەی نەخۆشی مەلاریادا کار دەکەن پێویستە وەک دۆزەرەوەی مێشولەی مەلاریاش کار بکەن کە بە مێشولەی بەرازیلی ناسراوە. ئەم زانایانە زۆربەی کات خۆیان ئەخەنە بەردەم ئەم مێشولانە و پێوەیان ئەیەن. دواتر هەڵسوکەوتی مێشولەکان و پێوەدانەکان وەک راپۆرتێک کۆ دەکەنەوە و لە تاقیگە سوودیان لە دەبینن. گرتنی مەیمون. لە زۆربەی شوێنە گەشتیاریەکان و باخچەی ئاژەڵان مەیمونەکان هەوڵی ڕاکردنەیەن. هەر بۆیە کەسانێک دانراون کە کاریان گرتنەوەی ئەم مەیمونانەیە و هەروەها پێویستە ڕۆژانە بۆ 8 کاتژمێر بە دوای مەیمونەکاندا ڕابکەن تاوەک بیانگرنەوە. تاقیکەرەوەی بۆنبڕی ئارەق کارێکی قێزەونە چونکە پێویستە بە دێژای ڕۆژ بۆنی بنباڵی خەڵکی بکەیت و تاوەک کواڵیتی ئەو بۆنبرانت بۆ دەربکەوێت کە شەریکەکان تاقی دەکەنەوە. سوپاس بۆ ئەوەی بینەری ڤیدیۆکە بوون. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سابسکرایبی چەناڵەکە بکەن و لایکی پێیجەکەمان بکەن لە فەیسبوک بە ناوی تۆپ 10 کوردیش. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.